چوار گەنج بەیەکەوە لە ڕووباری غازر خنکان. لە کاتی مەلەکردن و سەیران چوار گەنج لە ڕووباری غازر لە سنووری قەزای بەردەڕەش خنکان. بەرەبەیانی ئەمڕۆ دووشەممە بە دیاریکراوی کاتژمێر حوتی بەیانی چوار گەنجی خەڵکی بەردەڕەش کە تەمەنیان لە نێوان 16 بۆ 22 ساڵە لە ڕووباری غازر خنکان و دوانیشان برای یەکترن. بڕوا فاڕوق قایم مقامەتی بەردەڕەش لەسەر ڕووداوەکە گوتی ئەو چوار گەنجە بۆ سەیران چوونەتە لێواری ڕووباری غازر لە گوندی کانیلانی سنووری بەردەڕەش و هەر چواریان بە دوای یەکدا خنکاون و تەرمی سەرجەمیان لە ڕووبار دەرهێنراون و ڕەوانەی فریاکەوتنی قەزای بەردەڕەش کراوە. بەپێی زانیاریەکانی ئیسماعیل هەرکی پەیامنێری پایتەخت میدیا کە لە شوێنی ڕووداوەکە ڕووماڵی دەکرد ڕووداوەکە بەم شێوەیە بووە. سەرەتا یەکێک لە گەنجەکان کەوتۆتە نێو ڕووبارەکە، دواتر ئەوانی دیکە هەوڵیان داوە دەری بهێنن، بەڵام هەر هەمویان یەک بە دوای یەک خنکاون. ناو تەمەنی خنکاوەکان بەم شێوەیە: ئوسامە محەممەد عەزیز تەمەن 22 ساڵ، محمود جەمال عەبدولواحید تەمەن 21 ساڵ، بیلال کەمال مستەفا تەمەن 17 ساڵ و محەممەد کەمال مستەفا تەمەن 16 ساڵ. دوای پشکنینی دادی بڕیار وایە ئەو چوار گەنجە هەر لە بەردەڕەش بە خاک بسپێردرێن.